ئەنفال ئەمەنە سەختە ئەوەنە سەختە قەت باز ناکەن سەختیەکەی زۆر سەختە ئەوە بەسەری مە هاتووە قەت بەسەر کەسانی هاتە حاچیمان بۆ پەنیمانەکەمە ئەو قودعەتە دیە ئەو گشتی کەس و کار ئامۆزا و مینزا و برا و کەس و کار منە پیا و ماڵ و مناڵ گشتێتی هەرچەنە بەهۆی ئەو بارودۆخەی کە وەزعی کۆرۆنا و ئەوانە لە ناوە بەڕستنی یادەکە بە فەرمی نەکراوەتەوە بەڵام هەر پێمان باش بوو ئەم پێشەنگەیە لێرە بێ لەبەرەوەی ئەنفالمان لەبیر نەچێ بۆ ئەوەی هەر کەسوکاری ئەنفالکراوەکان تێنە ئێرە خاڵی نەبێت لە شتێک و ئەوانە و ئەم وێنانەش کە کۆمان کردوەوە وێنەی ئەو کەسانەیەکەوە بەرشاڵاوی ئەنفال کەوتون خۆیان. بەخۆشحاڵیەوە ئەمڕۆ ئەو ژەمە ڤاکسینە وەرگرت و داوا لە هەموو کارمەندان و فەرمانبەرانی دام و دەستگاکانی میری دەکەم کە بفەرمونون بۆ وەرگرتنی ئەم ژەمە ڤاکسینە بۆ ئەوەی بتوانین لە ڕێگای لێدانی ئەو ڤاکسینە بتوانین کۆنتڕۆلێکی باشتری کۆڕۆنا بکەین و سەرکەوتنی کەرتی تەندروستی بەسەر کۆڕۆنا زا ببێت و داوا لە هەموو فەرمانبەران دەکەم بتوانن بەبێ دوودڵی و بە دڵنیاییەکی تەواوە بفەرمونون بۆ وەرگرتنی ڤاکسین بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا. ئەمڕۆ لێرە ئامادەین بۆ وەرگرتنی ڤاکسین دژی ڤایرۆسی کۆڕۆنا داوا لە هەموو هاوڵاتیان دەکەین کە بە زووترین کات خوان بگەین یەکێک لەو بنکانەی کە ڤاکسینی لێ ئەدرێ بۆ پاراستنی ژیانی خۆیان و خزمان و هاوڵاتیان و خێزانی خۆیان و هەروەها لای هەموو کەسێک لە هەمووان ئاچکرا بوو کە ئەم ڤایرۆسە کارەساتی بۆ هەموو زۆربەی ماڵەکان دروست کرد ئەگەر چەندین ئازیزانمان لەدەستدان بۆیە داواتان لێکەین و من لێرە ئامادەمە و بەڕاستی سڕەم گرتی هەتا بەبەرم دەکەویت. ئێمە وەک ستافێکی تایبەت لە شاری سلێمانیەوە هاتوتە شاری دەربەنیخان بۆ پێگەیاندنی کۆمەڵێک لاوی شاری دەربەنیخان کە ژماریان 32 فێرخوازە ڕۆژانە 2 کاتژمێر دەرز ئەخوێنن هەم بە پراکتیکی و بە نەزەریش ئیشەکان ئەکەن لەم 2 ڕۆژەی ئەخیرە هەوڵمانداوە لە سەعات 9 بانی و هەتاوەکو 3 دوای نیوەڕۆ کارەکانمان چوتر بکەینەوە بۆ ئەوەی زۆرترین زانیاری و زۆرترین سوودیان پێ ببەخشین. لە دوای تەدریجکردنی شەکان ئێمە ماوەی مانگێکە بەشدارین لەم خولەدا بە ئامانجی ئەوەی کە فێری سەرچاکردنی پیاوان بین بە تایبەتی من وەکو خۆم کە ئافرەتێکم بەشدارم بە تەنها لەم خولەیە بۆ دوا ڕۆژی خۆم ئەمەیە بڕۆمە دەرەوە لەوێنە برەو بە کارەکەم بم